ئەم کاتتان باش هەڵبژاردننی سەر و کۆمار و پێکێنانی حکوومەتی نوێ لە عێراقدا لە چه ئاستێکدایە؟ ئایا ئەگەری ئەوە هەیە لەم قەیرانە سیاسی بەرەوشی ئەم وڵاتی گرتووە لەم پرۆسەیەدا فراغێکی دەستوری دروست ببێت یاننا؟ ئەمانە گفتوگۆی استراتیژی ئەم شۆمان دەبن دەگەڵ بەڕێز دکتۆر محسن عەگێلی شارەزای یاسای شڕۆڤەکاری سیاسی کە لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز دکتۆر محسن ئەم کاتتان باش، سوپاس بەوە دەرفەتە کە ئەم گرفتانە و ئەم پرسانە لەگەڵ جەنابتان ئەمڕۆ باز دەکەین. سەرەتا بەوە دەست پێ دەکەم بڕیارەکەی سەرۆکایەتی پەرلەمانە کە جارێکتر دەرگا بۆ خۆپەڵاوتن بۆ سەرۆکایەتی عێراق بکرێتەوە، ئایا ئەمە گرفتێکی یاسایی دروست دەکات یاخود پرۆسەیەکە پابەندە بە بنەما دەستوری یاساییەکان لە عێراقدا؟ ئێوارەتان باش، سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز کەناڵەکەتان. زۆر خۆشحاڵم کە میوانی کەناڵەکەتانم. ڕاستیدا مشتومڕێکی یاسایی زۆر هەیە سەبارەت بم پرسە ئایا مافی پەرلەمانە کەەوە جارێککە دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار بکاتەوە کە تاوکەس هەڵەمژێردراوە یاخود ئەمە هەڵەیەکی یاخود پێشێلکارێکی یاسایی و دەستوریە بۆ چوونی زۆر جیاواز لەم بارەوە هەن بەڕاستی پەرلەمانی عێراق پێم وایە کەوا لە سی ڕۆژ بەسەردا تێپەڕیوە کە نەیتوانیوە سەرۆکۆمار هەڵبژێ بۆ ئەم هەنگاوی ناوە. لە هەمان کاتدا بە جۆرێ ئەو یاسانەی کەوا هەن سەبارەت بە پۆستی سەرۆکۆمار بەتایبەت بۆ ژمارە 2 ساڵ 2012 ئەم بابەتانەی چارەسەرکردووە بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆمار. لە هەمان کاتدا دەستور و یاسا ئەم بابەتەی چارەسەر نەکردووە. ئێمە بەڕاستی ئەوەی کە دەیبینین پێشێلکارێکی دەستوری ڕوویداوە کە لە سی ڕۆژدا سەرۆکۆمار هەڵەمژێردراوە. بۆیە ئێستا پێیان وایەکەوە ئێستا قۆناغی یاسا و دەستور نییە، بەڕاستی ئەمە قۆناغی ئیرادەی سیاسیە. بۆیە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بڕیارێکی سیاسی داوە کە جارێکی دیکە دەرگای خۆپەڵاوتنی بۆ پۆستی سەرۆکۆمار کردوێتەوە. ئەمە خوێندنەوەیە، خوێندنەوەی پەرلەمانە، بەڵام خوێندنەوەی من جیاوازم لەگەڵ ئەم بۆچوونانە. لە ڕاستیدا پێم وایەکەوە ئەو وادە دەستوریان هەن کە لە یاسای ژمارە 8 بۆ ساڵی 2012 داهاتووە دیاری کردووە بە شێوەیەکی زۆر دیاری لە بەرگەی دوو دیاری کراوە بۆ پۆستی سەرۆکایەتی پەرلەمان کەوە یەکجار دەرگای خۆپاڵاوتن بکاتەوە. لە هەمان کاتدا بەرگەیەکی دیکە 3 ڕۆژی داناوە بۆ ئەوەی کەەوە هەر کەسێک دەیەوێت CV خۆی پێشکەش بکات. ئەم وادە دەستوریانەش بەڕاستی کۆتاییان هاتووە. یەکێک لە کاندیدەکانیش بەڕاستی بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە، ڕێوشوێنەکانی ڕاگیراون کە لە هەڵبژاردننی بۆ پۆستی سەرۆکۆمار تەنها 24 کاندیدمان ماوە کەوا تەواوی مەرجەکانیان تێدا هەیە، مەرجە بابەتیەکانیان تێدا هەیە. ئەمە بەڵام خۆزانیەوە ئەو مەرجانەی کە دانراوە بە سەرۆکی کۆمار 4 مەرجن، یەکەمیان بڕوانامەی خوێندنی باڵای هەبێت و مەسائل لەو عەدالەبی و نەزاهەبی و هەروەها قەید جینائیبی. ئەم 4 شتە هەیە کە دەبێ ئەوانەی خۆیان کاندید کردووە پابند بن پێوە. ئەگەر مەبەستت بەڕێز هۆشیار زێباریبی ئەمانەی هەمووی هەیە، بۆ دەبێ دادگا شتەکە دوا بخە ئەگەر بڕیارێکی سیاسی نەبێ. لە ڕاستیدا بابیرۆکەیەکە تەواو بکەم دواتر وەڵامی پرسیارەکە دەدەمەوە. من خوازیار بووم کەوا پەرلەمانی عێراق کە پرۆسەیەکی یاسایی بووە کە لە نێودەستی ئێمەدا بوو کەوا یاسای ژمارە 8 ساڵ 2012 هەموار دەکردەوە. ئەگەر هاتووە ئەو یاسای هەموار بکرێتەوە ئەوە دەیتوانی جارێکیکە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە، بەڵام پەرلەمان ئەمەی نەکردەوە، بڕیارێکی سیاسی داوە. سەبارەت بە پرسیارەکەت پەیوەست با بەڕێز هۆشیار زێباری، لە ڕاستیدا ئێمە هاوکێشەیەکی یاساییمان هەیە کەوە تۆمەتبار بێتاوانە تاوەکو تۆمەتبارەوەکەی دەسەلمێت. ئەو تۆمەتەنی کاڕاستەی بەڕێز زێباری کراون. من پرسیارم دەکەن ئایا دادگای عێراقی لەکوێ بوو کە ئەو تۆمەتانی ئاڕاستی بەڕێز زێباری کردووە لە ساڵی 2016 و تاوەکو ئێستا؟ ئایا دادگای عێراقی لەکوێ بووە کە ئێستا باسی ئەم بابەت دەکات کە نزیکەی 6 ساڵ دەبێ بەڕاستی
ئەمە پرسیارە بەڕاستی ئەگەر هاتو تۆمەتەکان ڕاست بن ئەمە ئاماژەیەکی خراپە بۆ دادگا ئایا ئەو هەموو ماوەیە دادگای عراقی بەڕاست لەکوێ بوو بۆیە ئەگەر هاتو ئەمە پێم وایە ئەمە ئامانجێکی سیاسیە بۆ لێدان لە بەڕێز هۆشیار زێباری ئەگەر هاتو بەڕێز هۆشیار زێباریش کاتی نەکراوە بۆ پۆستی سەر کۆمار ئایا دادگا هەمان ئەم سکاڵانەی دەجوڵان لە 2016 تا ئەمە پرسیارەکە بێگومان نەخێر دەی دەجوڵان کەواتە بێگومان پرۆسەکە پرۆسەیەکی سیاسیە نەک پرۆسەیەکی یاسایی بێ بەڕاستی چونکە ئەگەر هاتو یاسایی بووە دەبوو زۆر دەمێک بووە یەکلای کراوە بۆیە بابەتەکە بە ئامانجکردنێکی سیاسیە بۆیە بەڕێز هۆشیار زێباری لە کاندید بوون زێباری لە کاندید بوون دوور نەخراوەتەوە بەڵکو بە شێوەیەکی کاتی یاریەکە بڕیارێکی سیاسیە بەڵام دەرەنجامی ئەوە چی دەبێ بەڕوانینی ئێوە لە ڕاستیدا دوای ئەوەی کەوا پەرلەمانی عێراق جارێکی دیکە دەرگای خۆپاڵاوتنی بۆ دووبارە کردەوە ئێستا بۆ تامری واقع بەڕاستی دەبێت جارێکی دیکە ڕێزی بگرین یاخود تانە لە بەڕیارەکە بدەین لە دادگا ئەگەر نا پرۆسەکە وەکو خۆی دەڕوا جارێککە دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە کاندیدی دیکەمان دەبێت جگە لاو 24 کەسێک کەەوە خۆیان کاندید کردووە پێمان وایەکەوە لەم هەفتەی داهاتوو یاخود بڵێن بڕیارێک دەردەچێت لەلایەن دادگای فیدرالیەوە سەبارەت با بەڕێز هۆشیار زێباری بۆیە من پێمان وایەکەوە بارودۆخەکە بەو شێوەیە دەڕواتکەوە کە هۆشیار زێباری بێتاوان دەرزێتێت و پێشمان وایەکەوە کاندیدەکە چانسی زیاتری هەیە بۆ ئەوەی ببێت بە سەرۆکۆماری عێراق ئەگەر هاتوو ئەم دۆخەش ڕووی نەدا بابەتەکە یەکلا نەکرایەوە کاتێکی زیاتری خەیان ئەو کاتە پێمان وایە ڕێکەوتنە سیاسەکان لە نێوان لایەنەکاندا ئەوەن دوجار بڕیار دەدەن کەوا شێ دەبێت بە سەرۆکۆمار بە تایبەتکەوە کوتلەی یەکەم سەرۆکی پەرلەمان کە هەڵبژێردرابینیمان کەوە هاوپەیمانێکی سێقۆڵی هەبوو لە نێوان پارتی و سەدر و هاوپەیمانی سیادە لە هەمانکاتدا ئەم ڕێکەوتنە سێقۆڵیە ئەگەر هاتوو بەردەوام بێت دەتوانێت پۆستی سەرۆکۆماریش هەڵبژێرێت بە ڕێکەوتن و بە سازان لە نێو خۆیاندا و پێشمان وایە لە هەمان کاتدا هەر ئەم ڕێکەوتن ئەگەر هاتوو هۆشیار زێباریش هەڵبژێردرێت ئەو کاتە جارێکی دیکە کاندیدێکی دیکە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە بە ڕێکەوتن لەگەڵ سەدر و هاوپەیمانی سیادا هەڵ دەبژێردرێت بۆ پۆستی سەرۆکۆمار چونکە پارتی دموکراتی کوردستان دەتوانێت کەوا کاندیدەکەی تێپەڕێنێت هۆشیار زێباری بە یاخۆ هەر کاندیدێکی دیکە بێت بەڵێ بەڵام خۆت دەزانی بۆ دانیشتنەکانی پەرلەمان پێویستە نیسابی یاسایی ئەندام پەرلەمانەکان تەواو بێ بۆی سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکوومەت و سەرۆکی ببورن کۆمار هەڵبژێردرێت پێدوایە لە دوای دەرەنجامەکانی یان بڕیارەکانی دادگا ئەگەر بەڕێز هۆشیار زێباری جارێکتر هاتەوە بوو بە بەربژێر نیسابی یاسایی ئەندام پەرلەمانان لە پەرلەماندا تەواو دەبێت لە ڕاستیدا دادگا بە ئەو بڕیاری کە دادگای دایکە نیسابی یاسایی پێویستی بە سێشی ئامادەبوانی یاخود پەرلەمانتاران هەیە بۆیە بۆ بەستنی دانیشتنەکە دەبێت 220 پەرلەمانتار ئامادەی کۆبوونەوە بن ئەو کاتە سەرۆکۆمار هەڵدەبژێردرێت بەڵێ ئەمە بەڕاستی دۆخەکەی تۆزێ قورستر کردووە بەڵام ئەگەر هاتوو بگەڕێنەوە بۆ کۆبوونەوەی یەکەم کەوا ئەو کە سەرۆکایەتی دەستی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێردرا وێڕای ئەوەی کەوا بەشێکی لایەنەکان و ئیتارەی تەنسیقی و بەشێکی دیکەی لایەنەکان و یەکێتی بایکۆتی دانیشتەکان کرد بەڵام دانیشتنەکە بەڕێوەسوو بە بەو پەرلەمانتارانێکەوە ئامادەبووی ئامادەجییان هەبوو لە دانیشتەکەدا ئەمەش ئاماژەیە کە بۆیە کە دەکرێت بڵێت نیسابی یاسایی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار تەواو دەبێت ئەگەر هاتوو بەشێکی لایەنەکانیش بایکۆتی دانیشتەکە بکەن بۆیە لە بیرمان نەچێت کەوا ژمارەیەک لە پەرلەمانتارە سەربەخۆکان هەن کە نزیکەی زیاتر لە 40 پەرلەمانتار دەبێت ئەمانە هیچ بەرژەوەندێکیان نییە لەوەی کە چێ سەرۆکۆمار دەبێت چێ سەرۆکوەزیران دەبێت چونکە ئەوان لە بنەڕەتدا ئەوان ئۆپۆزیسیۆنن بۆیە لە بەرژەوەندی ئەوان دەیە کە پرۆسەی سیاسی بە ڕیزبەندی و بە سەلامەتی بەڕێوە بچێت
و دۆخی سیاسی لە عێراق سەقامگیر بێت و سەرۆک کۆمار هەڵبژێردرێت و سەرۆک وەزیران هەڵبژێردرێت حکوومەتی نوێ پێک بهێنرێت ئەمە لە بەرژەوەندی پەرلەمانتارە سربەخۆکاندا و لە بەرژەوەندی هاوڵاتی عێراقیدایە کە چاوەڕوانی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق دەکات بەهۆی ئەو کێشانەی کەوا ڕوبەڕووی هاوڵاتی عێراق بوونەتەوە لە ئاستی جیاوازە چونکە مانەوەی حکوومەتی کاربارەکە بەم شێوەیە بەڕاستی لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە لە بەرژەوەندی هاوڵاتی عێراقیشدا نیە لە ئەمانکاتدا بۆیە پێمان وایەکەوە بەگەڕانەوە بۆ پرسیارەکە دەکرێت کەوا نیسابی قانونی نیسابی یاسایی ئەگەر چی ڕەنگە تۆزە قورسیش بێ بەڵام دەکرێت نیسابی یاسایی تەواو بکرێ بەڕاستی چونکە لایەنە سیاسەکان ئەو سەیەکی پەخر دەتوانن بەکاربهێنن وەکو مەرج سەپاندن بۆ داواکاری بۆ بەرژەوەندی لە سیاسەکە ئەمە زۆر ڕوونە لە سیاسەتدا بەڵام لە هەمان کاتدا گەڕانەوە بۆ دانیشتنی یەکەم دەتوانین بڵێن دانیشتنی دووەمیش دەکرێت وێڕای بایکۆتی هەندێک لە لایەنە سیاسەکان بەڵام کۆبوونەوەکە هەر دەکرێت بە ئێمە پێویستمان بە 220 پەرلەمانتارە بەڵێ وا پێ دەچێت ئەمجارەیان هەموو ئەو کاندیدانەی کە هەن گرفتیان لەسرە من زانیاری تایبەتشم هەیە کە تەنانەت سەرۆک بەرهەم ساڵحیش بەشێکی زۆر لە ناو چوارچێوەی هەماهەنگی شیعە لەگەڵ ئەوە دانین کە جارێکتر ببێتەوە بە سەرۆک کۆماری عێراق ڕای تۆ لەسەرەوە چیان زانیاری ئێوە چێ لەسەرەمە کاتێکەوە ناوی هۆشار زێباری لە نێو کاندیداندا بوو چانسی زۆری هەبوو بەهۆی ئەو ڕێکەوتنەی سیاسی کە هەبوو لە نێوان پارتی و سیادە و کوتلەی سەتریەکانەوە ئەم ڕێکەوتنەوە دەکات کەەوە کاندیدەکەی پارتی چانسی زیاتر بێت بۆ دەچوون بۆ هەڵبژاری وەکو سەرۆک کۆمار لە هەمان کادا لەگەڵ ڕاگررتنی بەڕێزە هۆشار زێباری بە شێوەیەکی کاتی بە جۆرە زانەرەکەم تاوکو ئێستا هیچ پارتی هیچ کاندیدێکی نییە بە جۆرە زانەرەکانی من ڕاستە هەنێک کاندیدی سەربەخۆن بەڵام پارتی هیچ کاندیدێکی دیکەی نەجگە لە هۆشار زێباری ئەمەیان بڵێ ئاگادارم بەڵام وەکو وتم من ئاگادارم بەشێک لە ناو چوارچێوەی هەماهەنگی شیعە لەگەڵ ئەوە نین کە جارێکتر سەرۆک بەرهەم ببێتەوە سەرۆکی عێراق زانیاری تۆ چیە لەسەرەمە لە ڕاستیدا تۆ دەزانی کەوا چوارچێوەی هەماهەنگی هەر لە سەرەتای پرۆسەکەەوە دروشمێکی بەرز کردوتەوە کە ویستی نابێ هیچ لە سەرۆکاتەکان دووبارە ببنەوە بەڕاستی ئەمانە بەسەر ئەواندا سەپانەوە کە یەکەمیان حلبوسیە هەڵبژێردراوە وێرە ئەوەی کەواوان بایکۆتی کۆبوونەوە کەشان کردووە ئەمڕۆ کە دەبینین ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاندووە کەوا ئەوان دژی بەڕێز هەڵبژاردنی بەڕێز هۆشار زێبارینی بەڕاستی بۆ پۆستی سەرۆک کۆمار لە هەمان کاتدا ئەمانە لە هەمان کاتدا جەختیش ئەوە دەکەنەوە کە بۆ هیچ لە سەرۆکاتەکان بەڕاستی نوێ نەکەنەوە بەڵام ئەوەی کە ڕۆیدا لە کۆتاییدا تۆ دەزانی کەوا پرۆسەی سیاسی لە عێراقدا هەر لە ساڵ 2023 تاوەکو ئێستا پرۆسەیەکە زۆر گۆرانکاری تێدا ڕوو یعنی بڵین گۆرانکاریەکان بەو شوێن یاخود گۆرانکاریەکان لە دوواساتەکاندایە بەڕاستی بڕیارەکان لە کۆتاساتەکاندا لە کۆتاساتەکاندا بڕیارە گرینگەکان دەدرێن هەموو ئەمانە بە ژێرەی تەوافق و سازانی نێوان لایەنە سیاسەکاندا تاوەکو ئەم ساتە ڕێکەوتنی نێوانلایەنەکان تەنیا و تەنیا لە نێوان پارتی و هاوپەیمانی سیادە و ڕەوتی سەدرا تاوەکو ئێستا ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەدا نییە بۆیە ئێمە پێمان وایەکەوە تاوەکو ئەم ساتە بۆ نمونە چوارچێوەی هەماهەنگی ڕەنگە جۆرێک لە گوتارەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە لە پێناو چی لە پێناو ئەوەی کەوە بۆ ئەوەی کەوە یەکێتیش بەرەو خۆی ڕابکێشێت ئەمەش بەڕاستی شەشی ڕەوایە لە سیاسەتدا شتێکی نییە بە یاساغ بێ شتێکی یاساییە بۆ پێمان وایەکەوە لایەنەکەی دیکە کە مەبەستم لە هاوپەیمانە سێ قۆڵیەکەیە مەبەستم لەو هاوپەیمانە سێ قۆڵەیە ئەوانە دەتوانن بەڕاستی کاڵەکەی خانی خۆیان تێپەڕێنن سەرۆک وەزیران بێت سەرۆک کۆمار بێت دەتوانن تێپەڕێنن چەند ساتێک بەر لە ئێستا بەڕێز موختەتا سەدر تویتێکی کردووە جارێکتر پابەندی خۆی بەم شێعارە دووپات دەکاتەوە کە دەڵێ حکوومەتێکی لا شەرقی و لا غەربی بەڵام زۆرینەی نیشتیمانی ئەمە دوا بە دوای چی هات دوا بە دوای ئەو کۆبنەوەی کە هەیبوو لەگەڵ
ئیسماعیل قائانی کە ئێستاش لە عێراقە لەگەڵ سەرکردە عێراقیەکان کۆ دەبێتەوە. ئایا ئەمە پێمان دەڵێ کۆبنەوەکەی لەگەڵ ئیسماعیل قائانی سەرکەوتوو نەبووە؟ چکە ئێرانیەکان دیارە مەرامیان چیە و دیارە دەیانەوێت چ جۆرە حکوومەتێک لە عێراقدا بێتەکایەوە. نعم صحيح. ڕاستە بەڵێ بەڕێز سەدەر ئەم تویتەی کردووە دوای کۆبوونەوەی لەگەڵ بەڕێز ئیسماعیل قائانی واتە چەند کاتژمێنێک لەمەوە بەر ئەو تویتەی کردووە دوای کۆبوونەوەکە نە شەرقی نەغەربی نەڕۆژهەڵاتی نەڕۆژ ئاوایی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی ئەمە دروشمەکەی سەدرەکە دێڵێتەوە ناکۆچی سیاسی بابەتی ناکۆچی مەذهبی و نەتەوەی نییە. ناکۆچی سیاسی بەڕاستی زۆر جیاوازە ئێستا ناکۆچی سیاسی ناکۆچی لە بۆچوونی سیاسەکانە لە چۆنیەتی ئیدارەدانی دەوڵەتدا بۆچوونی سیاسیە ئایا چۆن ئیدارەی دەوڵەت بین بە بۆ حکوومەتی زۆرینەی سیاسی ئەمە بۆچوونێکە بۆچوونێکی کەش پێی وایە کە دەڵێت حکوومەتی تەوافقی دەوێت ها شێوەی حکوومەتەکانی ساڵانی ڕابردوو لە 2023 تاوکو ئێستا بێگومان ئێران لەگەڵ حکوومەتی تەوافقیدایە بەڕاستی ئێران لەگەڵ حکوومەتی تەوافقیدایە چونکە ئێران پاڵپشتی لە ئیتاڵایی تەنسیقی دەکات لە چوارچەوەی هەماهەنگی دەکات دەیەوێت نێوماڵی شیعە ڕێک بخاتەوە کۆ بکاتەوە لە هەمان کات لە سەدرەکان بێتێنە سەر هێڵ و دەبینین چەندین سەردان هەبووە بۆ پەرپرسانی ئێران بۆ هاتوونەتە لای سەدر و چوارچەوەی هەماهەنگی تاریخ تەنسیقی بۆ ئەوەی کەوا لایەنەکان کۆ بکەنەوە بەڵام دەبینیم لە کۆی ئەم سەردانەدا دەبینین سەدر هەمیشە هەر ئەم تویتەی هەیە ئەمە چی دەگەێنێت ئەوە دەگەێنێت کەوا سەدر سوورە پێداگیری دەکات لەسەر حکوومەتی زۆرینە نیشتیمانی ئەم حکوومەتە دەبێت حکوومەتێکی زۆرینەی سیاسی نیشتیمانی بێت نەک حکوومەتێکی تەوافقی بێت چونکە ئەم پێداگیری و سووربوونەی سەدر جارێکی دیکە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کەەوە ئەوان پێداگرن ئەوان هیچ جەخت لەسەر ئەوە دەکەنەوەکەوە هیچ گۆڕانکاریەک لە کۆبوونەوەکانە لەگەڵ بەرپرسانی ئێراندا ڕووی نەداوە بەڕاستی بەڕێز سەدر هەر پێداگرە لەسەر بۆچوونەکەی و بەرگری دەکات تا ئەم ساتە. خۆت دەزانی لە دەستوری عراقیدا لە برگەی دووەم خاڵی بە لە مادەی 72 ساڵی 2010 دەڵێ ئەگەر لە 30 ڕۆژدا سەرۆکۆمار هەڵ نەبژێردرا ئەوە سەرۆکی ئێستای کۆمار درێژە بە کارەکانی خۆی دەدا تا ئەو کاتەی سەرۆکی نوێ هەڵدەبژێردرێت. ئەگەر ئەمانەمان هەمووی تێپەڕان ئەگەر ئەوە سەرۆکی کۆمار هەڵ نەبژێردرا سەرۆکێکی تازە چ جۆرە حکوومەتێک لەوانەیە دروست ببێتن کە ئێمە خۆمان دەزانی وەکو جەنابیشت گوتت سەدر تاوەکو ئێستا پابەندە بە حکوومەتێکی شەرقی و غەربی نەبێ بەڵام زۆرینەی نیشتیمانی بێ. ئایا دەتوانێت ئەمە بکە؟ يعني حقيقة نعم تأكيدا لكلامك وەکو پشتڕاستکردنەوەی قسەکانت سەرۆک کۆمار لە کارەکەی بەردەوام دەبێت وەکو حکوومەتێکی کاربەڕێکار لە هەمان کاتدا بە ناکۆچی ئەم بۆچوونانە شانێک گەنج دەڵێن کە پێویستە کە سەرۆکی پەرلەمان جێگەی سەرۆک کۆمار بگرێتەوە بە گوێرەی دەستوری عراقی ئەمەش بۆچوونێکی دیکەیە بەڵام ئەم مادە بابەتێکی دیکە و ناکۆچی سیاسی لەسەر هەیە چونکە سەرۆک کۆمار هەر بەردەوامە هیچ بۆشایەک ڕووی نەداوە ئەگەر هاتوو بۆشایی ئەو کاتە ڕوودەدا ئەگەر سەرۆک کۆمار بمرێت ئەو کاتە بۆشایی دەستوری دروست دەبێت ئەمەش ڕووی نەداوە کەواتە بەرهەم ساڵح لە پۆستەکەی هەرە بەردەوام دەبێت وەکو سەرۆک کۆمار دەمێنێتەوە و لە کارەکەی بەردەوام دەبێت تاوەکو سەرۆک کۆمارێکی نوێ هەڵەبژێردرێت. ئەمە کەی ڕوودەدات کەی دروست دەبێت کاتێکەوە سەرۆک کۆمارێکی نوێ هەڵەبژێرێت ئەمە هەنگاوی یەکەمە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ چونکە سەرۆک کۆمار کاندیدی گەورەترین کولتلا ڕادەسپێرێت بۆ ئەوەی پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت بۆیە مانەوەی حکوومەتی کاربەڕێک بە هەمان شێوە بەو شێوەی دەمێنێتەوە بە بۆچوونی سیاسی پێمان وایەکەوە لە هەمان کاتدا بەڕێز سەدر لە هەمان کاتدا فشارێکی هەیە دەکات لەسەر چوارچەوەی هەمانجی بۆ پێیکەوە بەڕێز سەدر ئەو کاتە ڕەوتی سەدر هیچ کێشێکی لەگەڵ حکوومەتی کازمی نییە بە پێچەوانەوە کێشەکە لە نێوان چوارچەوەی هەمانجی و حکوومەتی کازمیدایە بەڕاستی تەنانەت برانیچمان لە هەرێمی کوردستان و پێکاتەی سونە هیچ کێشەیەکیان لەگەڵ حکوومەتی بەڕێز کازمیدانیە بەڕاستی بۆیە ئەو کاتە کاتێک ئێمە سەدر ڕایگەیانکەوە بایکۆتی کۆبوونەوەکەمان کردووە و لە هەمان کاتدا دانوستانەکانیشی داخست لەگەڵ لایەنەکانی دیکەدا ئەمە فشارە بەڕاستی فشارە بۆ لایەنەکان
ئەگەر دەتانەوێت با بەردەوام بێت حکوومەتی کامەراک هیچ کەشێکمان نییە با کازمی بەردەوام بێت بەڵام ئێوە کێشەتان هەیە لەگەڵ حکوومەتی بەڕێز کازمی ئەمە قسەی سەدرا بۆ ئیتاری تەنسیقی بۆ چوارچەوەی هەماهەنگی ئەمە لە بابێکی سیاسیەوەیە لە هەمان کاتدا دەستوریش و یاساکانی قسەی خۆیان هەیە بەڕاستی هیچ وادەیەکی بۆ حکوومەتی کاربەڕێکەر دیاری نەکردووە حکوومەتی کاربەڕێکەس بە سەرۆکاتی کازمی بەردەوام دەبێت تاوەکو سەرۆک کۆمار هەڵدەبژێرێت ئەو کاتە سەرۆک کۆمار کاندیدی گەورەترین کولتەلا ڕادەست پێدرێت بۆ ئەوەی کەوا جارێکی دیکە کابینەی نوێی حکوومەت پێک بێنرێت بۆیە ئەگەر هاتوو بۆ 4 ساڵی کەش بەردەوام بێت بێگومان گرفتی دەستوری دروست نابێت چونکە ئەگەر سەرۆک کۆمار بژمرێ بە پێی مادەی 51 لە دەستوری عراقی و هەروە لە هەموارکردنەوەی ساڵی 2010 ئەگەر سەرۆک کۆمار بمرێت جێگیری نەبێت سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سەرۆکی پەرلەمان دەبێت بە سەرۆکێکی کاربەڕێکەر بەڵام پێت وایە حکوومەتی تەوافقی ئەگەر دروست نەبێ هەرس هێنانە بۆ پلانی ئێرانیەکان لە عراق ئیترەمە یەکەم جار دەبێت حکوومەتێک لە عراق دروست بێ بە پێی خواستی ئەوان بێ دوور بێ لە خواستەکانی ئەوان يعني بالتأكيد اليوم الإطار التنسيقي الجمهورية الإسلامية الإيرانية تسعى إلى تشكيل حكومة توافقية وإلى اختيار رئيس وزراء توافقي بێگومان ئێران حکوومەتی سەرکۆزیرانێکی تەوافقی دەوێت چونکە ئێران پێی وایە کەوا عێراق لە چوارچێوەی بەرژەوەندیە استراتیژی خۆیدایە ئەمە قسەی ئێران و بۆچوونی ئێرانە بۆیە پێویستایە سەرکۆزیرانێکی تەوافقی لە عێراقدا هەبێ ئەمە لە بەرژەوەندی ئێراندا لە لێوان چوارچێمەی هەماهەنگی و ڕەوتی سەدردا سەرکۆزیرانێکی تەوافقی هەبێت بۆ ئەوەی ئێران زامنی بەرژەوەندیەکانی خۆشی بکات زامنی بابەتە ئەمنیەکانیش بکات لە هەمان کاتدا لە بەرامبەر ئەمریکاش دەبێ گومان بەداخەوە ئەمە بۆ سونیشی کەسی خۆمە ئەم دەسوەردانە لە دەسوەردانی ئێران بێت لەلایەن وڵاتانی کەنداوە بێت من وەکو هاوڵاتیی عراقی بەڕاستی پێم وایە ئەم دەسوەردانی لە کاروباری ناخۆی دەسوەردانی لە کاروباری ناخۆی وڵاتێکدا ئەم پێم وانە بەڕاستی ئەم شتێکی لە بابەتە ڕووبدات ناکرێت چونکە دەسوەردان لە کاروباری سەرمەکە ئەمە بەڕاستی کێشەکە لە چیدایە ئەمڕۆ دەبینین کەوە شارەزای یاسایی ڕۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵم بووی پامەکەت گەیشت زۆر سپاس دەکەن بۆ ئەم دیدارە تایبەتە تا استراتیژی داهاتوو هەر شاد بن.